سەبارەت بە دواخستنی ریفراندۆم کە من بەپێی ئەو داتا و زانیارانی کە دیارە لە ڕابردوودا پێشکەشمان کردو سەبارەت بە گەیشتن بە ئاسایشی خۆراک و گەیشتن بە ئاسایشی ئاو و ئەوە بەدەستسازنی کە پێویستن ئێمە داوامان کردووە بەلایانی کەم بۆ ماوەی ساڵێک ریفراندۆم دابخرێ. ئەمەش یەکەمیان هەم بۆ دروستکردنی تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئێمە زۆر پێویستمان پێیەتی و هەم بۆ ئاشتی کۆمەڵایەتی و بەتایبەتی ئاشتکردنەوەی جەماوەر لەگە دەسەڵات کە خەڵک زۆر باش هەست پێ دەکەین نیگەرانن و خەڵک بێتاقەتن و بەتایبەتی ژیان و گوزەرانیان بژێویان بەتایبەتیش فەرمانبەرانمان بۆ ئەمەش بەڕاستی پێویست دەکات کە ئێمە پێداچوونەوەی بکەین و دڵی خەڵک و جەماوەرەکەی خۆمان خۆشکەین و پاشانیش لەم دووڕێکەم باسم کرد کە ئێمە زۆر پێویستمان پێیەتی بۆی کە لە بابەتی خۆراکی سەرەکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە ئامادەسازی باش بکەین و بەنی بەشی پێویستی خۆمان بەلایانی کەم بۆ ساڵێک دابین بکەین پێویستمان بە وڵاتانی ترن دەبێنە دەوروبەر نە وڵاتانی تریش و لە ئاویشە بەڕاستی پرۆژێکمان هەیە ئەگەر بە ساڵێک و دوای ڕەنگە تەواو نەبێ بەڵام دەستی پێ بکەین بۆی کە ئێمە لە داهاتوودا ببین بە خاوەنی ئاوی پێویست بۆ خواردنەوە بۆ کشتتوکال بۆ پیشەسازی بۆ گەشتوزا بۆ پرۆژەکانی کرد لە هەرێمی کوردستان. ئێمە ئەم دوو پرۆژە ینی لەم دوو ڕوانەوە هەم دابینکردنی ئاسایشی ئاو هەم دابینکردنی ئاسایشی خۆراک ینی خۆراکی پێویست و ئاوی پێویست بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوامان کردو کە بەڵێ ریفراندۆم بەلایانی کەم ساڵێک دابخرێ تا ئەمە کارەکانی خۆمان دەکەین و دەبوو بەڕاستی پێویست بۆ حیزبانی کە کۆبوونەوە کە ئەم کاتەشیان دیاری کرد پرسیارێکیان لێمە کردووە کە ئایا ئێمە لە چ قۆناغیدا